بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەت دەگەینەوە لە 2014ەوە مامۆستان و فەرمانبەرانی ئەم هەرێمە بەردەوامن لە ناڕزایی لەو کاتەوەی کە بڕینی موچەکانیان دەستی پێکردووە، لەو کاتەی کە ماگانە موچیان وەرنەگرتووە، لەو کاتەی کە بەشێک لە موچەکانیان بە پاساوی جۆرا و جۆرەوە ڕاگیراوە بەنمونەی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران و مامۆستایان کە بۆیان ئەنجام دراوە پێشتر ئێستا ڕاگیراوە. مامۆستایان و فەرمانبەران بەردەوام بە شێوازی جۆرا و جۆری مەدەنیانە بەردەوامن لە دەربڕینی ناڕزایی. جاری وا هەبووە بە دەیان هەزاریان ڕژاونەتە سەر شەقامەکانی شارە گەورەکانی سلێمانی بەنمونەی شاری سلێمانی و ناڕزاییان دەربڕیەوە داوایان کردووە کە چاو بەو بڕیارە ناشایستانی کە لە بەرامبەریانە دراوە بجێردرێتەوە و مافەکانیان وەربگرنەوە. بە ئێستاشەوە مامۆستایان دووسێ ڕۆژ لەمەوبەر دیسان ڕژانەوە سەر شەقامەکانیان داوایان کرد کە بڕیاری ڕاگررتنی بەرزکردنەوەی پلەی مامۆستایان و فەرمانبەران کە ڕاگیراوە دەستی پێ بکرێتەوە و موچەکانیان چاک بکرێتەوە، بەڵام تا ئێستا وەڵام نەدراوەتەوە. من پۆلێک لە مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی جیاوازەکانم میوانن دەکەوینە گفتوگۆ لەگەڵیان بەگەرمی بەخێرهاتنتان دەکەم بەڕێزان بەخێر بن. مامۆستانە بەرد من لە جەنابتەوە بە دەست پێ بکەم کە لە گەرمیانەوە تەشریفتان هێناوە بەخێر بێن دووبارە. ئێوە ناڕزاییتان دەربڕی لەو مەوعیدەی لەو وادەی کە لە شارە جیاوازەکان لەسەری ڕێککەوتە بوون. ناڕزایەکە لە بەرامبەر چییە ئەوە داوای چی دەکەن؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە گروپێکی سەرانسەریمان هەیە کە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە خۆگرێ. ئەم گروپە بڕیارماندا بوو کە وەکو سەرەتایەک بۆ داواکردنی پلەبەرزکردنەوە چالاکیەک لە چەند شارێکی جیاوازە ڕێک بخەین. دیارە ڕوون بوو کە ئەم داواکاری ئێمە لەم کاتەیە لە ئەنجامی ئەوە سەری هەڵدایەوە کە حکوومەت تا ڕادەیەک بە شێوازێکی فەرمی بڕیاری دابوو کە پلەبەرزکردنەوەی مەرجدار بکاتەوە. لە ئەنجامی ئەو بڕیارەیە کە دابووی ئێمە ئەوەکو پەیامێکی سەرەتایی بە حکوومەت وتمان گەر سوور بێ لەسەر ئەو بڕیارە بڕاتە بواری جێبەجێکردنەوە ئەو کات پەکخستنی دەوام و هەر چالاکێکی تر هەمووی ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە، چونکە ئەمە بڕیارێکە بەڕاستی بڕارێکی نادات پەروەرانەیە و ناعەدالەتیەکی گەورەیە بەرامبەر بە موچەخۆر و مامۆستایانەکرێ. چونکە ئێمە ئەزانین ئەوە شێوەیەکە لە سوکایەتی کردن. مامۆستا لەکەیەوە با بڵێن بڕیاری ڕاگررتنی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران و مامۆستایان کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە؟ لە ساڵی 2014ەوە سەرەتا ڕبع موچە و دواخستنی موچە دەستی پێکرد. ئەو کات بە شێوازێکی عملی حکوومەت هەم پاشەکەوتی هێنای ئارایەوە هەم دواخستنی موچە مانگی وها بوو 9 مانگ موچە وەرەگرا، پاشان لەگەڵ ئەوەشە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیرا بوو. یعنی ئێستا تۆ بەنسبەت خۆتەوە ئەبوو چەند جار پلەت بەرز کردایە؟ من ئەبواە 2 جار پلەم بەرز بکرایەتەوە. هەر جاری بۆنمونە بەنسبەتی چەند؟ هەر جارە و 65,000 یعنی با بڵێن ئێستا 130,000 لە وەکو فەرمانبەرەی مانگانە 130,000 حکوومەت موچی لێ بڕێ. 130,000 ئەچێتە سەر جگە لەو زوڵمەی کە کەسانێک کە خانەنشینە بن بەو اسمیەکەمەی کە هەیەە ئێستا و دوو تەرفیعیان نەکردووە کە خانەنشینە بن ئەوە چەند ینی 2 جار زوڵم لەو کەسانە ئەکرێ. داواتان کردووە بە شێوازی جۆرا و جۆر لەو ساڵانەوە لایەنی پەیوەندیدار چی دەڵێ بەرامبەر داواکاریەکان؟ هەموو کات کە لەگەڵ لایەنی پەیوەندیدارە دانیشیت هەر هەمویان بیانووی جیاوازە هێننەوە. وەکو جیاواز لەوەی کە حکوومەتی عێراق پارە نانێرێت، ماگانە پارە نانێریان ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان نانێرێت، کەمە بیانوێکی لاوازە، چونکە ئێمە ئازانین ئەمان خۆیان ڕاستەوخۆ نەوتە فرۆشن و داهاتی ناوخۆ کە داهاتێکی زۆرە لە لای خۆیانە. ئەو باجووزەڕی بە و ڕسوماتی کە لە ناوخۆیە دووقات و سێقات و بابگرین زیاتریش لە هەندێ بوارە زیادی کردووە، ئەوە داهات زیادی بکردایە، بەڵام ئەوان بیانویان ئەوەیە کە پارە نییە و بەڕاستی بیانوێکی لاوازە. ئەو بیانۆ جۆرا و جۆرانەی کە پارە نییە و ئەوە شەڕی تیرۆرە و چوزانم حکوومەت بودجەی پەسەند نەکردو، ئەمانە هیچ
باڵێن قورساییان هەیە لە ئێستایا بەتایبەت کە بەتەکید نیەتی چونکە لە کاتێکا هەبوو ئەو کات شەڕی داعش بوو ئەو کات نەوتی جیهانی زۆر دابەزی بوو بەڵام ئێستا هیچ لەو بیانوانە نەماون بەڵام ئەوەی کەماوە حکوومەت وەکو با بڵێن وەکو هەلێک کە بەسەر هەموو هاوڵاتیان و بەسەر فەرمانبەرانە جێبەجێیەکە ئەو بێدەنگیەکە باڵی کێشاوە بەسەر زۆرینەی زۆری موچەخۆرانە چونکە بەڕاستی بێئومێدی خەڵگوای کردووە تۆ چالاکیەکان کاتێک ئەکرێ بۆ داوایەکی ڕەوا هەموو کەس دەزانێت داوایەکی ڕەوایە بەڵام بەدەمتەوە نایە یعنی بەشێک لە هۆکارەکەی جگە لەو ستەمەی کە حکوومەت ئەیکاو و پێمان وایە حکوومەتێکی ناڕەشید و ستەمکار و کلیپتۆکراسە جگە لەوە بێدەنگی خەڵک و قوبوڵکردنی خەڵک و موچەخۆرانە بەڕاستی ئەگەر موچەخۆر بە شێوازێکی باش کە کاتێک ئەڵەی خۆپیشاندان و بایکۆتە زۆرینەی زۆری بێت بەدەم ئەم بانگەوازەوە ئەو کات حکوومەت ناچارە بێ بەدەم داواکاریەکانەوە بێ بەڵام کە حکوومەت ئەبینەیە کەمینەیەکی هەموو جار هەر ئەم کەمینەیە دێنە سەر شەقام و حکوومەتیش ئەزانێ نەتیجەکەی چێ بۆیە بەڕاستی وەکو فرسەتێکە هێناوێتی وەکو هەلێکی زێڕین بۆ خۆی ئەیبینێکە ئەویش ئەنجامی بێدەنگی خەڵکو و بەدەمەوە نەهاتنی خەڵکە بۆ چالێکەکان حکوومەتیش کە زەختی لەسەر نەبوو فشاری لەسەر نەبێ هیچ کات ئامادە نییە باری بە خۆیان واتەنی باری سەرشانی خۆیان قورسکەن زۆر باشە سپاس مامۆستا عادل دێمە لای بەڕێستان ئەکرێ ئەو پرسیارە بکەینیانی ئەوە چییە داواکاریەکانی ئێوە کۆتاییان نایەت هەموو ساڵێک چوزانم هاوڵاتیان وا دەڵێن بە جۆرێک لە پاسا و ئێوە با بڵێن خوێندنی ئەو ساڵە گرفتار دەکەن قوتابیان ناتوانن وەکو پێویست ئەمە کێ لی بپرسە یان ئێوە بۆچی واکەن داواکاریتان چییە؟ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ کەناڵی پەیام حکوومەت هەرێمی کوردستان لە ماوەی 8 ساڵی ڕابردووە کە لە 2014 تاوەکو ئێستا لە دواخستنی موچەوە دوایی بڕیاری ستەمکارانی بەناو پاشەکەوتی موچە و دوایی کەناوەکەی گۆڕدرا و هەموو ئەو ناوانەی بۆ دزینی موچەی فەرمانبەران داهێنران جۆرێکن لە ستەمکاری ئینسان کاتێکە وجدانی زیندوو بوو و ئینسان کاتێک کە هەستی کستەمی لە ئەکرێت بێگومان هیچ کەسێ ستوم قبول ناکات حەزەتی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ کاتێک کەستەم لێکراو بێدەنگ بوو ستەمکار وازانە لەسەر حەقا ئەرکێکی ئەخلاقی هەموو تاکێکم کۆمەلگایە کە بەرامبەر ستەمکاری بێتە دەنگ کۆمەلگای بێدەنگ هەمووی باژی ئەیە ئەو قسانەی کێمە لە ساڵی 2014ەوە تا ئەم ساتەی کەین و یەکەمە لە 2014 و 13 تاوەکو هەژدە کردمان کەماوت سەرنجامێکی ناخۆشتر ئاسۆیەکی ڕوون نابینین ژیانی خەڵک تاریکترە بێت ئەگەر خەڵکان بە گویان بکردێنە ئەو هاوڵاتی کە گونجێ هەبێت گلەی لێ ئەمە بکات ئەگەر ئەو کاتە هەمومان یەکدەست و یەکدەنگ بووینایە پێم وایە بەم دەرەنجامەی کە ئێستا پێگەشت و ناگەشتین مامۆستا عادل ببوورە ینی کاتێک ئەم پرسیارە ڕوبڕووی هاوڵاتیەکەیتەوە یا فەرمابەر و مامۆستایانەکەیتەوە و دەڵێ ماندوو بووین ئەوەندە هاتینە سەر شەقام ئەوەندە خڕ بووینەوە ئەوەندە ناڕەزاییمان دەربڕی بایکۆتی چوزانم هۆڵەکانی کارکردنمان کردوانە خوێندنەوەمان کرد حکوومەت لێمان ناپرسێتەوە بەدەممانەوە بنایەت جاری وا هەیە لە هەولێرەوە سیرمانەکە حکوومەت ینی پێی وایە کە ئەمە بەشێک نییە لە هەرێمی کوردستان پێت وایە ینی ئەمە پاساوێکی دروستە بۆەوەی کە خەڵک دانیشێ ملکەتیەوە بێکە هەیە ئێستا بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان تاوەکەم ساتە بە مامۆستایانیشەوە جوڵەکانمان ئەتوانم بڵێم ئەوە نەبووە کە زۆر لە ئاسی پێویستانە بۆ زۆر جاریژە بوو ئەم دەسەڵاتە ستەمکارە خۆی نەویسە گوێ بگرێت کە ئەوە زۆر مەترسیدارە ئەبووە حکوومەت هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گوێ لە خەباتی مەدەنی بگرن چونکە ئەو دۆخی کە ئێستا ئەو بێدەنگی کە باڵی کێشاوە بەسەر هەرێمی کوردستانە پێم وایە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وشیار بن مای دڵخۆشی نییە بۆیان مای دڵتەنگی و خەفەت بێ بۆیان چونکە کاتێکە هاوڵاتی ناومێت بوو لە خەباتی مەدەنی هاوڵاتی ناومێت بوو لە خۆپیشاندان لە ماگرتن لە بایکۆت ئەو کاتە یەکجار کاتەقێتەوە پەرامباتە بەرکاری توندوتیژی کە کەسمان ئاواتی پێ ناخوازیین ئێمە ئاواتمان خوا ئەو ئاواتە خوازیین کە حکوومەت هەرێمی کوردستان گوێ بۆ خەباتی مەدەنی بگرێت چونکە ئەمە ئەبینین کاتێک کە هاوڵاتیان لە خۆپیشاندانێکە دەرفەتێکیان بۆ ڕێکەوێ ئەو کاتە سیرەکەی دۆخێگێتە پێشەوە کە لە ماوەکانی ڕابردووشە ئەو دۆخە لە هەڵەبجە لە سلێمانی هەنەجار هاتوۆتە پێشەوە بە تایبەتی کاتێکە گەنجەکان و لاوەکان خۆپیشاندانێکی بەفراوانەکەن ئەم دۆخە ئەگونجە کەسمان خەڵکی ئاواتی پێ نەخوازیین بۆی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە گوێ لە خەباتی مەدانی بگرێ لەلایەکی ترە و دووبارەی یەکەمەوە ئەرکی ئێمە ئەوەیە چی بکەین و چی نەکەین حتا لەگەر باسی دین چی بکەن مامۆستا عادل ئێمە ئەرکمانە بەرەنگاری ستەمکاری بینەوە ئەرکمانە ستەمە قبوڵ نەکەین من هاوڵاتیەکەم مامۆستایەکە گرنەبەر بە ئەوی بەرەنگاری ئەم ستەمە ببنەوە
دروسە من مامۆسایەکم 23 ساڵ خزمەتی مامۆسایەتیم هەیە باش تام ساتەکە قسە لەگەڵ بەڕێستا کەم بێژگە لە ئەوی لێبڕینانەی کە کراوە لێبڕینی موچە کە مانگانە لێم بردراوە بێژگە لە لێبڕینی موچە من تا ئەم ساتە نزیکی 30 میلیۆن دینارم لای حکومەتە ئەگەر لێبڕینی موچەشی لەگەڵ پلە بەرزنەکردنەوەی عفو پلە بەرزنەکردنەوەی موچەی لەگەڵا ئەژمار بکەم نزیکەی 50 میلیۆن دینارم لای حکومەت یارێمی کوردستانە چی هاوڵاتیە کە گلەی لە من ئەکات قۆبڵی ئەکا 50 میلیۆن دیناری لای کەسێک بێت دەستە و ئەژنۆ دانیشێت و سەیری کات و بیخوات بۆیە ئەمە ویژدانیەن و ناخم ڕێگەم پێ نادات من دانیشم سەیری کەم کەسێک 50 میلیۆن دینار لە مافی من بەرێ مامۆسای بەڕێزم مامۆسانە بەرد ئاماژەی بە خاڵێکدا کە باسی بەڕێزە وتم مانگانە چەندتان لێبرێ مامۆسای لێبڕین بەهۆی ڕاگررتنی پلە بەرزکردنەوە بە پێی ساڵانی خزمەت فەرقەکات بە پێی دەرماڵی بڕۆنامە فەرقەکات بۆ نمونە ئەگەر مامۆسای بەڕێز قسەکە بۆ ئەو بەڕێزیان تاوا بکەم 65 زای لێبرێت تەنها بە 65 ناوەسێ چون ئەم لێبڕینە لە ئیسمیە کاتێکم لە ویسپیەکەی لە اسمیەکەی بۆ من ئەم بەکا لە ڕۆسیە لە ساڵ 45 ئەوەی تریشی لێبرێ هیچ مامۆسایەک هیچ فەرمانبەرێک لە هەرێمی کوردستانە لێبڕینی کە دوو پلە بەرزکردنەوەی فەوتاوە هیچ مامۆسای لە هەرێمی کوردستانە مانگانە لە 200,000 دینار کەمتری نابرێ اینجا تۆ لە ساڵی بڵێ بەرزکردنەوە یەکەم تا 2000 ئەگەر لە 2010 مسافر تا 2022 یعنی تا 2010 مانگانە 100 بۆ 150,000 لە 2010 تا کوێسا نزیکەی 300,000 نای لێ بردرێ ئەمە ئەگەر ساڵانە حسابێکی 300,000 دینارەکە تەنها یەک ساڵ نزیکەی 3 ملیۆن شتێکەکە ئەم 4 ساڵە حسابکە ئەم 8 ساڵە حسابکەی بۆیە ئامارەکە ژمارەکە زۆر قەبەیە بەڵام ئێمە مامۆسایان و فەرمانبەران بەداخەوە ئەو کوبڵەی ینی هاوڵاتیان یەکدەنگین لەگەڵمانە و خۆشمان تاوەکو ئێستا لە قەباری ئەمە تێنەگەشتوین قەباری ئەمە مامۆسای بەڕێز ئاماژەشی پێەیە بۆ دوای خانەنشین بوو زۆر زەحمەتە بۆ من ئێستا خانەنشین مامۆسایەکی هاوڕێی من کە مانگی دوو خانەنشینە بێ کە تەرفیعات و پلەبەرزکردنەوەی وەستاوە بە نزیکەی ئێستا ڕێژەی ئیسمیەکەی ملیۆنێک و نزیکەی 170,000 بە لە 180 بە نزیکەی 950 بۆ 980,000 دینار مانگانە خانیشنی بێ من ئەگەر بشی وازی ئێستا پلەبەرزکردنەوە بەردەوام بێت من یعنی ئەگەر خانەنشین بم دوای 63 ساڵ دوای تەمەنی 63 ساڵی نزیکەی بە 650 بۆ 700 دینار خانەنشین بۆیە ئەمە زیانەکە بۆ مناڵەکانیشمە ئەم ستەمە تەنها لە خۆم نییە بۆ نەوەکانمە بۆ ئایندەیە زۆر باشە با من دەرفەت بدەمە هاوڕێکانت دوایی مامۆستا محەممەد ڕەسوڵ مامۆسای زانکۆ لە سەر بە وەزارەتی خوێندنی باڵا با بڵین مامۆستا محەممەد بەخێر بێن ئاوا سەیری بابەتەکەکەی لەوانەیە هاوڵاتیان بەگشتی پێیان وابێ ئەمە تەنها مامۆستانی سەر بە وەزارەتی پەروەردار لی زیادمەند بوون دیارە ئێوەشی گرتۆتەوە هەموو فەرمانبەرانی شوایە ئێوە قسەتان چییە ئێوەش هەمان نیگەرانی و گرفتان هەیە بە دەست حکوومەتی هەرێمەوە بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ پەیام بۆ کۆکردنەوەی ئەم دەنگە جوانانە و سپاس بۆ ئێوەش بەڕاستی ئەمەی کە حکوومەت یاریێمی کوردستانێکە تەنها بۆ مامۆستانی پەروەردە نییە لەگەڵ فەرمانبەرەکانی بۆ تەواوی چینەکانی کۆمەڵگایە چونکە هەر حکوومەت لەسەر ئەرک و ماف دامەزرێ ئەرکەکانی بە هانوشتمانیان جێبەجێکە و لە بەرامبەر شامافەکان بۆ هانوشتمانیان دابینەکە ڕاستە ئەم گرفتە بە تەواوەتی کە مامۆستایانی پەروەردە زیاتر پێشەنگن لە کۆمەلگاکەیە بۆ ئەم نیگەرانی و بارودۆخی کە هاتوتە ئاراوە مامۆستانی زانکۆشی گرتوتەوە دکتۆرەکانیشی گرتوتەوە فەرمانبەرانی خوێندنی باڵاشی گرتوتەوە بەڕاستی ئەمە جێگەی زۆر نیگەرانیە بەڕاستی شتێکی زۆر نەهەمواری هێناوە بەسەر باڵی کێشاوە بەسەر تەواوی چینەکانی کۆمەلگا بە تایبەتی فەرمانبەران و مامۆستانوک و هاوڕێیانم ئاماژیان پێیان ناچینەوە سەر ئەوانە بۆ ئیزافی قسەکان حکوومەت یاریێمی کوردستان ئەمریکا ئەیکا بجگەلەوەی کە حکوومەتێکی پۆلیسی تۆتالیتاری سەرمایه‌داری هێناوەتە ئاراوە بەڕاستی گرفتێکی تەواوی دروست کردو بۆ کۆمەلگا ئەم پلەبەرزکردنەوەی مەرجدارەشی کە هێناوەتە ئاراوە لە ساڵی 1963 بە یاسایکی حکوومەتی عراقی ئەو سەردەما مفتیشە بوو سەردانی بەڕێبەرایەتی گشتەکانی کرد تەقیمیانە کرد بۆ ئەو کەسانی کە سەر بە و حکوومەتەن یان نزیکن لە دەسەڵاتەوە بەم جۆرە ئێستا ئەمەی هێناوەتە پێشەوە بۆ ئێمە لە کاتێکا تەواوی زۆر بەم پێشنیاری حکوومەت کرد ئەمە هەر فعلەن
کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە ئیشی لەسەر کراوە ئێوە مەترسیتان لێ نیشتووە ناخۆی حکوومەت یاریێکی کوردستان لە ڕێی پێیجە سێبەرەکانی و میدیاکانی خۆیەوە ئەیا بەجووی هاوڵاتیانە چاوەڕی کاردانەوەکە ئەم کاردانانی کە لە سنووری پارێزگای سلێمانی گرێتەوە بەڕاستی جێگەی دەست خۆشیە ئێمە دژیە وەستینەوە دژی ئەم ستەمکاریە بەڕاستی پێویستیشمان بە مامۆستا و فەرمانبەرانی سنووری هەولێر و شەقڵاوە هەولێر و دوهۆک و زاخۆشەیە کە ئەوانش پێویستمان بەوەیە پاڵپشتی ئێمە بکەن ئێوە تەنها ئەم پلە بەرزکردنەوەی مەشدارە ڕادەکەنەوە یان هاوکات داوای جێبەجێکردنی پلە بەرزکردنەوەی یاسایی یەکەن ئێمە داوای پلە بەرزکردنەوەی یاسایی ئەەکەین بە بێ مەرج بۆ تەواوی فەرمانبەران و مامۆستایانی هەموو وەزارەتەکان ناکرێ بۆ نمونە ئێمە کارەبانێ بینە شەقام ئاو نییە بینە شەقام سیستەمی پەروەردە تێکچووە یا سیستەمی ڕێگاوبان سیستەمی ئینتەرنێت بینە شەقام ئەی ئێمە وەزارەتمان هەیە ئێمە ئەبێ سیستەمی حکومڕانی گۆڕانکاری تیا بکرێت ناکرێ ئێمە بۆ هەموو بابەتێک ناڕزاتی دەربڕین گردنەوە بکەین بەیاننامەمان هەبێ ڕاستە ئەمە جۆرێکە لە خەباتی مەدەنی ئەبێ درێژەی پێبین ناشکرێت لە هەمان کاتە حکومت خۆی خەمسارد بێ ناکرێ بۆ نمونە ئێمە بچین هەموو داهاتی وڵات بخینە سەر بابەتێک کە ئەڵین نەوت دابەزیوە یا بە بیان و جۆرا و جۆر ئێمە نمونێکی زۆر بەسیتمان هەیە ئەگەر بیهێرینەوە بۆ ئەوەی کە خەڵکی هێرێمی کوردستان تێبگەل لە کەوەی داهات هێرێمیتان لە دەستێکی ئەمینانیە ئەویش ئەوەیە حکوومەتی هۆڵندا 7 ملیۆن هاوڵاتی خۆی بەڕێوابە بە گوڵ فرۆشتن ئێمە 5 ملیۆن بۆ 6 ملیۆنین 450,000 بەرمیل دەفرۆشین ڕۆژێکە هێشتاڵین قەرزاری نێشتا بە شەرتی ئێمە هاوکاری هاوپەیمانانمان هەیە چەند ڕێکخراوێکمان هەیە کە دەستیان بە کۆمەلگاکەوە بڵێ کێشەی جا ئێمە داهاتی خاڵە سنوورەکانمان هەیە داهاتی ناوخۆمانێ بۆ لەبەرەوەی لە دەستێکی ئەمینانی ئەماری حکوومەتی ناوە بەڵێ ئەمە لە دەستێکی ئەمینانیە ئەگەر لە دەستێکی ئەمینە هەبواە چۆن لە هۆڵندا 7 ملیۆن هاوڵاتی بە گوڵ فرۆشتن بەڕێوابە ئێمە 450 ملیۆن بمبورە مباشری لانی پەیوەندیداری خۆتانتان کردو لە وەزارەتی خوێندنی بە هەموو جۆرێک بە هەموو جۆرێ لە ساڵی 2014 لەگەڵ هاوڕێیانم ئێمە مامۆسان و ئەنجومەنی مامۆسای ناڕازی فەرمانبەرانی زانکۆمان هەیە لەگەڵ هاوڕێیانمان لە ئەنجومەنی مامۆسای ناڕازی سەر بە وەزارەتی پەروەردە تەنسیقمان کردووە پەیوەندیمان هەبووە گردبوونەوەمان هەبووە کۆبوونەوەمان هەبوو یاداشتمان ناوە بەلایانی پەیوەندیدار بە وەزارەت بە سەرۆکایەتی زانکۆ بەڵام هەتاوەکو ئەم دەقێت چۆن وەزارەتی پەروەردە هیچ بڵین جوابێکی نییە ئەمانیش جوابێکیان نییە بەڵام غاندی قسێکی هەیە ئەڵێ پێویستەکە کۆمەلگا قسەی خۆی هەبێ بۆ هەموو سێکتەرەکان و بەردەوامیش بێت تاوکو گوێی لێگیرێ بۆیە هیچ حکوومەتێک لەسەر ئاستی هیچ حکوومەتێک لەسەر ئاستی جیهان سەرکەوتو نابێ ئەگەر پاڵپشتی میلەتەکەی بەدەستەوە نەبێ چونکە ئێمە ئەزانین کە ئێستا بەرەو هەڵبژاردنێک ئەڕۆین ئەتر ئایا بە زۆر بەیان خوان لایەنەکان ڕێکەوەن بیکەن چۆن لە ڕویانێ داوای دەنگ لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن لە کاتێکا دەستیان خستۆتە سفرەکەی شعوری هەستی کەساتیان لەکەدار کردووە چونکە ئەرکی حکوومەت پاراستنی سومعی هاوڵاتیانی وڵاتەکەیەتی بە هەموو جۆرە چینەکانیەوە بۆ هەموو سێکتەرەکانی نەک تۆ لە سای حکوومەتێکە کە ئەو هەموو جۆرەستە منادادەی هێناوەتە ئاراوە بۆ کۆمەلگاکەی تۆ سۆسەریکە مامۆستانی وانەبێژ لەسەر شەقامن مامۆستانی پەروەردە و مامۆستایان و فەرمانبەرانی بەشێک لە وەزارەتی خوێندنی باڵا و خوێندکاران ئەی باشە ئەم وڵاتە حکوومەتێکی تیانێ جواباتەوە کەسێکی تیانێ جواباتەوە نمونەیەک بێنینەوە ئەگەر بەڕاستەوە پێت وایە بۆ جواب نادەنەوە جواب نانەوە لەبەرەوەی بێباکن لەبەرەوەی خەمساردن ئەوان ئیشیان بە سلێمانی و دەڤەری سلێمانی و خۆیان بە دڵنیایی شارچێتیەکەن شارچێتیەکە نەمە حقیقەتەوە بە واقعیژە بینرێ ناکرێ بۆ نمونە ئێستا نمونەیەکی زۆر سادە ناکرێ بۆ نمونە تۆ ئێستا بڵین لەوێ لە هەولێر ئەڵێ بەردی بناغی شەقامی 180 مەتری دانێ بەڵام لە هەڵەبجا لە هەڵەبجا خێرخوازێ مەکتەبێ بکاتەوە ئەخە بۆچی ینی ئەمە جۆرێکە لە شارچێتی جۆرێکە لە چەساندنەوەی لە هەڵەبجا 5 ساڵە باسی پردێکەکەن بەڵێ بە ڕێزانە میوانوانن لە هەڵەبجەوە تەشریفیان هێناوە خۆیان باشە زانن ئێستش کەس نازانێ ئیکەن یان نایکەن فەرموون بە دڵنیایی دوای ئەوە ناکرێ مامۆستایەک هەرسێ پۆلیسێ کارگوزارێک لە ناوەندێکی خوێندنی ماڵا بێ لە پەروەردە بێ یەک مانگی ڕەبق دەوام بکە بە سەرما بە گەرما بە هەموو جۆرە ناڕەحەتەکانی ژیانیەوە بەڵام لە هەمان کاتە تۆ بەڕەوای نبینی موچەکەی بۆ دابین نەکەی لە کاتێکە 10 ڕۆژ 15 ڕۆژ تاخیر بێەوە لە هەمان کاتە بچی هونەرمەندێک بێنی تۆ لە هەولێر خزمەتێکی تو فەرشی بۆ داخی یعنی فەرشی سووری بۆ داخی بەڕاستی ئەمە جۆرێکە لە بێباچی حکومەت و هیچ حکوومەتێکی لەسەر زەوی سەرکەوتو نابێ ئەگەر میلەتەکەی پاڵپشتی نەکە زۆر سپاس مامۆسای بەڕێز دەرفەتە بوو دەگەڕێمەوەلات مامۆستا نەسرین ئێوە بەخێر بن ئێوە وەکو هەم وەکو توێژی مامۆستا نوێنەرەتی ئەوانیشەکەی هەم وەکو ژنانیش مامۆستایانی ژن و لە هەموو شوێنەکان فەرمانبەران ئێوە چیتان هەیە
ئەوان هەمیشە داکۆچی لەوەکەن مافی ژنانە پارێزی داکۆچی لە مافی ئافرەتانەکەین فعلەن یعنی تۆ پێت وانە نیوەی ئەو فەرمانبەرانەی ئەو مامۆسانەی ئەوان کە ماگانە زوڵمیان لێەکەن پاریان لێ ئەبرن لە توێژی ئافرەتانن پێتان وایە ئەوان ئەو کەسانن کە داکۆچی لە مافەکانی ئێوەکەن ئێوە چیتان هەیە دەربارەی بڕینی بەشێک لە موچەکەتان ماگان سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی پەیام سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی پەیام و زۆر سپاس بۆ بەرنامەکەی تۆش بەڕێزی ئێمە بە هەموو شێوەیەک وەک ئافرەتان وەک ژنانی هەموو هەرێمی کوردستان وەکو هەموو فەرمانبەران و وەکو هەر تاکێکی لە هەرێمی کوردستان بێبەش نین لەو مافانەی کە پێمان نەدراوە لەو مافانە و حەق و مافانەی خۆمان کە لێمان زەوت کراوە هەر بە ناو بە ناویش خۆیان ئەکەنە پاڵەوانی فرمانەکانی ئەو بڵێن ئەو فرمانانەی کە بۆ ئافرەتان جێبەجێیەکەن ئێمە لێرە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان بە پێی پێوەەر ڕەت ناکەینەوە بەڵام تەنها بە پێی پێوەەر هەموو یاسایەک و هەموو قانونێک لە هەر وڵاتێکا کە تۆ ئیگری هەمووی بە پێی پێوەەر و بە پێی قانونە یاسا پلە بەرزکردنەوەی ژێکێکە لەو یاسایانەی کە پێویستە بە پێی پێوە بکرێ بۆ نمونە کاتێک کەسێک هاوڵاتیەکی هەر وڵاتێک بێ ئێوێ بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەوێ پاسپۆرتێک دەربێنێ پێویستی بە چیە پێویستی بە تەسکەرەیە پێویستی بە جنسەیە و پێویستی بە ڕسم هەیە و بە پێویستی بە زانیاری و داتای ئەو شوێنی کە تایاژی ئەمە پێی وترێ پێوەەر بەڵام پێوەەر لەگەڵ هەڵسەنگاندن جیاوازی زۆرە ئێمە ئەو کەسەیە کە هەڵسەنگاندن بۆ ئێمەکە ئەبێ کێن ئەوانەی کە هەڵسەنگاندن بۆ ئێماکەن بۆی ئێمە بەپی پێوە ڕەتی ناکەینەوە بەڵام تەنها ئەوەی کە ڕەتی ئەەکەینەوە بەپی هەڵسەنگاندنە هەڵسەنگاندن ئەبێ کێ ئەوانەی کە هەڵسەنگاندن بۆ ئێمەکە خۆ ئێمە هەمومان باشە زانین لە دەڤەری زەرد و دەڤەری سەوزیژە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە و ئەوانەی کە بۆ هەر بۆ نمونە کە بەڕێوەبەر لە ناوچەی زەرزەر ئەبێ پارتی بۆ لە ناوچەی یەکێتیژە بێ یەکێتی بێ ئەو کاتەیە بۆ نمونە من ببم بە مدیر بەپی ئەگەر بەپی پێوەەر وایە بۆ نمونە چەند ساڵ خزمەتی هەیە ئەبێ هاوڵاتی ئەم نیشتیمانەبی و کەیسێ لەسەر نەبێ ئەمانە پیانەوترێ پێوەەر بەڵام هەڵسەنگاندن ئەم هەڵسەنگاندنی کە ئەوان ئەیکەن و ئەوان ئەنجامێت بەڵێ هەڵسەنگاندنێکی حیزبانەیە هەموو ئیشنەوەکەش وای لێ بێت طبعا نەکە هەروای لێبێ ئەویان لێ کردووە ئەسڵان وایان لێ کردو ئەم دەسەڵاتە من ناڵم حکوومەت چونکە حکوومەت نیە بەڕاستی ئەم دەسەڵاتی کە ئەم ئیشانەیەکە هەمووی لە پێناو خزمەتکردنی حیزبایە ئەم بۆ دەڤەری سەوز و ئیشان بۆ دەڤەری زەرد یعنی بەڕاستی سیرەکەی تاگ لێرە مافی خوراوە ئەوانەی ئەو خزمەتەی کە ئەکرێ کە ئەبێت هاوڵاتی خزمەت بەگەلەکەی بکە ئەمان ئەیکەنەوە ئەیگەڕنەوە بۆچی بۆ خزمەتکردن بە حیزبەکەی خۆیان لەبەرەوەی لە هەموو شوێنێ حیزب ئەبێ خزمەتی هاوڵاتی و میلەت بکە بەڵام لێرە ئەبێ هاوڵاتی خزمەتی حیزب بکە ئەوەی کە ئەماندایانەوە ئەویان کە ئەیانەوێ تەنەها هەر خزمەتکردنە بە حیزب و بە دەسەڵاتی خۆیان و دەسەڵاتیش بۆ زۆر سپاس مامۆستای بەڕێز ئەچینە لای ئەو بەڕێزانەی لە هەڵەبجەوە تەشریفیان هێنا دوایی دێینەوە لای تۆ مامۆستای بەڕێز طبعاً بینەرە بەڕێزەکان ئێمە نوێنەری مامۆسانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجەمان لەگەڵای بە نوێنەرایەتی وادابنێ هەموو فەرمانبەران و مامۆستانی بەڕێزی هەرێمی کوردستان چونکە یەک معاناتیان هەیە ئێوەش بەخێر بێن مامۆستا دانا دووبارە لە هەڵەبجەوە تەشریفتان هێنا ئەگەر پێمان بڵێن ئەم جۆرە گردبوونەوەی کە ئێوە ئەنجامتان داوە هەرچەند ئێوە لە هەڵەبجە بینیم کە ژمارەیەکی زۆر مامۆسان و فەرمانبەر و توێژە جیاوازەکان کۆبووبوونەوە پێشتریش ئەنجامتان داوە سوودی نەبووە کەس گوێی لێ نەگرت و ناترسن ئەمەش بە دەردی جارانی پێشووتر بڕوە چ میکانیزمێکی جیاوازتان هەیە بۆەوەی فشار دروستکەن بەڵێ سەرەتا بە ناوی خوا طبعاً ئەم جارە جیاواز بوو لە جارانی تر ئێمە بۆ پەیامێکە بەمان کرد هەر بۆیە بایکۆتی گشتی و کراوەمان ڕانەگەیاند هەرچەند مامۆستایان و فەرمانبەران هەموو لەسەر خەتن بۆ مۆڵوێستێک ئێمە نەخشە ڕێگایەکمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بڕیارەکە ئەنجومەنی وەزیران دەری کردووە نادوێتی ئەنجومەنی ڕاژە ئەگرێتەوە پارێزگایان هەموو شوێنەکان ئێمە بە تەنسیق لەگەڵ شوێنەکانی تر کردومانە بەڵام لە هەڵەبجە تەسەورەکەم هۆکاری زیاتر بەدەمەواتنەکەی زیاتر ئامادەکاری بوو بۆ بابەتەکە هاوڕێیانمان لە شار و شارچەکانی تر
کاتیان زیاتر ئەویست بۆ ئامادەکاری ئەوان فریای و ئامادەکاریە نەکەوتەنا دڵیان زۆر لە ئێمە زیاتر خەڵک کۆبوویەوە لە گەرمیانیش و لە سلێمانی و لە ڕاپەڕینیش بەڵام هۆکاری سەرەکی ئەوە بوو ئەنا لە زاخۆ بگرە هەتا کەفری هەموو خەڵک تووڕێ لەم بڕیارە ئەم جیاکارەی کە دەسەڵات خەریکێتی بیکە لە نێوان وەزارەتەکانە کردوێتی یەت لە ناو خودی هەر وەزارەتێکیشا جیاکاری دووبارە کاتەوە ئێستا هەستەکەن کە لە هەندێک وەزارەت دەستی پێکردوێتەوە بەڵام بەڵێ لە هەموو لە کوردستانە 1,270,000 فەرمانبەر و موچەخۆر هەیە 425,000 ئەم بڕیارەستەمکارانە شمولیەکە ما باقی ئیشێ ڕاو هیچ کێشەیەکی نییە بۆیە ئێمە کەمین یعنی لە نیوە کەمترین زۆر کەمترینەوانەی کە ئەم جیاکاریەکەتانم پێ بڵێ ئەو پامی ویستگەێنن چی بووە ئەو پەیامە ئێمە نەخشە ڕێگایەکمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە ئەم بڕیارە خۆی لە چەند هەنگاوێکە بینێتەوە یەکەم ئێمە بەپێی نەخشە ڕێگاکە بریتی بوو لە سەرەتا دروستکردنی هەمانگی لە نێوان مامۆستایان خودی خۆیان و لە نێوان فەرمانبەران و کادیرانی زانکۆ لە مامۆستا و لە فەرمانبەران خۆشببختانە ئەوەی فەرمانبەران و زانکۆ ئەمانە ڕێژێکی باش لە تەنسیقاتەکان تەواو بووە تەنسیق لە نێوان ناوەندەکانی خوێنەوەی علاقەی بە تەربیەوە هەبێ لە 100% تەواو بووە هەمومان لەسەر خەتین بۆ هەنگاوەکانی داهات و ئێمە یەکەم هەنگاودامان نابوو دوای تەنسیقەکە بریتی بێ لە دەرخستنی ڕایەکی گشتی بۆ ڕەتکردنەوەی ئەم بڕیارەوە کۆدەنگی لەسەر ڕەتکردنەوەی بالفعل ئامانجیشمان پێکاوە بۆ هەموو دنیاش دەرکەوتووە کە کۆدەنگی هەیە لەسەر ڕەتکردنەوەی ئەم بڕیارە لەلایەنەوانەوە کە شمولیانەکە ئەمەمان وەکو قەڵایەک ئەوێ بۆ خۆمان بۆ هەنگاوەکانی داهاتوو ئەمە ئەوە پیشانە بۆ هەر لایەنێکی پەیوەندیدار تۆ چیتە پێشەوە سبەینێ لەگەڵی بۆ قسەکردن لەسەر ئەمە بۆ فشار دروستکردن ئەمە تۆ سەرمایەکی گەورەیە و قەڵایەکە تۆ لە پشتی ئەم ناڕەزایەتی و کۆدەنگیەوە ئیشەکەی بۆیە هەنگاوی دووەمیشمان هەر بە پێی نەخشە ڕێگاکە بریتە لە طبعا یەکشت بۆ جەناب ڕاستکەمەوە ئێسامانەی لێرەین تەنها نوێنەری زۆنی سەوز نین بە نمونە ئەڵێ من خۆم نوێنەری دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان و فەرمانبەرانم کە لە زاخۆ و لە دوهۆک و لە هەولێر و لەمانەیش خەڵک لەگەڵمانەوە و چۆن یەکێتی مامۆسایان ئەندامی هەیە مەش ئەندامانەیە و ڕێژەیەکی ئەوانیش نیگەرانن بە دڵنیایی و نیگەرانیان قوڵترە لێرە ئێمە تەنفیسێکی شێوان تەنفیسەکەش نییە طبعا لەوێ ئێمە هەزاران یعنی ئەگەر بڵێم هەزاران ئێشتا مبالەغە ناکەم تا ئێستا مامۆسا و فەرمانبەر پەیوەندی پێوە کردوین و بەردەوام لەسەر خەتن لەگەڵمان ئەگەر بۆ هەنگاوی هاتنە سەر شەقام لەگەڵمان نەبن بەڵام بۆ ڕێکارە یاساییەکان بۆ فشارە جۆرا و جۆرەکانی هەنگاوەکانی تر بە دڵنیاییەوە لە زاخۆ تاکفری لەگەڵمانایە و ئەوان تووڕەتریشن لە ئێمە دڵنیا بن ئەم بابەتە نابێت سەر بگرێ لەبەرەوە ئەم کۆدەنگیە لەسەر ڕەتکردنەوەی ئێمە هەنگاوی داهاتوومان دوای ئەم عەرزەی کردمان ڕۆژی شەممە بریتە بێ لە کۆکردنەوەی ئیمزا کە ئیمزاکان ئێمە دایان هزار ئیمزای مامۆسا دایان هزار ئیمزای فەرمانبەر کۆکەینەوە و ئێستا لە ئامادەکاریان بۆ دەستپێکردنیەوە ئەم ئیمزایان ئێمە بۆ چەند مەبەستێ بەکارێنین و یەکێک لەوانە بە نووسراوێک بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی تەسلیمی سەرجەم قونسوڵیات و سەفاراتی وڵاتانەکەین تەسلیمی دادگای ئیداری ئەەکەین واتە مەجلیسی شورا و ئەو مرکزی قەرار لەو سێ حیزبەی لە دەسەڵاتان ئەم ئیمزایانە و سکاڵای خۆمان تەقدیمەکەین طبعاەوەی دادگای ئیداری بە لایحەیەکی یاسایی سکاڵایەکەوە تۆماریەکەین و ئەینێرین و ئەمانەی کوردستان ڕێگای فشاری جۆرا و جۆرمان هەیە هەنگاوی زۆرمان هەیە لە بەخاش هەندێ هەنگا و سەرەتایمان دەست پێ کردووە بۆ داهاتوو ئەویش بۆ ڕای گشتی ڕاگەین ئینشاءڵڵا ئێوە چاوەڕێی کاک دانایەوە چاوەڕێی پەیامێکتان ناردووە چاوەڕێی وەڵامەکەن ئێمە چاوەڕێی بە تاکید هەر لە ئێسەوە لە چەندین لاوە ئاماژەمان پێگەشتووە کە لایەنی پەیوەندیدار بەڕاستی لەسەر خەتەوە ئەم بابەتەیشی سەغڵەتی کردووە تا ئەندازەیە گەزانێ بۆی ناچێتە سەر و لە هەوڵی معاملاتە لە هەوڵی کۆمەڵێشتی جۆرا و جۆرەیەکە بەڵامەوە مامەڵە ناکەن بە قەزیەکەەوە بەڵێ مامەڵە ناکەن بە قەزیەکە ئێمە بە هیچ جۆرە مامەڵە بەمانەوە ناکەین ئێمە ئەمە پەیوەستە بە
مافی گشتیەوە کە هەموو شتێک ماخستۆتە لاوە لە پێناوەوە تەنانەت گیانی خۆشمان زۆر جار کەوتۆتە مەترسیەوە لە پێناوە بۆیە سازش لەسەر و شتانە ناکەین و زۆر گرە و لەسەر ئەسپی تۆپیوە کە ئەگەر بێوێت هەوڵێک با ئەم بابەتە بەلاڕیا بەرێەوە ئێمە بێدەنگکا لە داکۆچیکردن لەو پرسە. زۆر سپاس مامۆستادانا مامۆستا کاک جەبار ئێوەش بەخێر بێن لە هەڵەبجەوە و نوێنەرایەتی فەرمانبەرانەکەن ئێوەش ناڕازی و نیگەرانیتان هەیە ئێوە لە توێژی فەرمانبەرانن هەستەکەن کە فەرمانبەران نیگەرانن لە مامەڵەی حکوومەت لەگەڵ ئەم بابەتە. سەرەتا بەناوی خوا سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵەکەتان. تەبیعی برادەران هەمویان ڕاوی بۆچوونی ئێمەیان هەبووە ئێمەش هەر لەسەر ئەو ڕاوبۆچوونەی ئەوانین بەنسبەت ئەو پرسیارەی جەنابوو بەڵێ ئێمە هەمومان نیگەرانین ئەگەر نیگەران نەبووینە نەچوونێ سەر شەقام و داواکاریمان بەرزدایە کردووە لەگەڵ هاوڕێیانمان و ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم کە حکوومەتی هەرێم تەرکیز لەسەر دوو شتەکە زۆر جار ئەڵێ یاسا زۆر جار ئەڵێ ماف دیارە لە هیچ کامیانە ڕازگۆ نییە لەگەڵ میلەتەکەی خۆی ئێمە بینیمان بە یاسا لە ساڵی 2010 حکوومەتی عێراق ئەم یاسایە دەرچووە ئەگەر لە هەر حاڵەتێکە وڵات دووچاری قەیرانی دارایی یان هەر قەیرانێکی هێن بووە ئەوە نابێت دەست بۆ موچەی فەرمانبەران ببرێ ئەمە تهدیدی کردووە یعنی ئەمە بە تهدیدی دیارە لە یاسای 51 و 52 ئەمە دیارە بەسەرە نمونەیەکمانەیە لەسەرەمە حکوومەتی هەرێم کە دەستی کرد بە لێبڕین و پاشەکەوت و اینجا دەستبردن بۆ ڕاگررتنی بەرزکردنەوەی فەرمانبەران و ئەمانە بە بیانووی قەیرانی دارایی ئەمە تا حدێک مەسەلەن بۆی چووە سەر و ئەو ئیشی خۆی کرد بە نایاسایی هەموو شتەکانی بە نایاسایی بوو چونکە ئەمە بە یاسا دەرکراوە و ئەبووە بە یاسایەک گەگەل لە پەرلەمانی کوردستان بووە یاسایەک لە پەرلەمانی عێراق بووە بە یاسا ئەم کارە بکرا دیارەمە بە نایاسایی کردی و ئەوە بوو لە قەیرانی دارایی عێراقا ویستی حکوومەت دەست بەرێ بۆ لە ساسێ و لە سا حوتی فەرمانبەران ببڕێ پارلەمان ئەو قەرارەی حکوومەتی ڕەت کردو وتی لەکوێ توانن مەناقەلە بە پارەوە بکەن بڕۆن بیکەن بەڵام ناکرێت دەست بۆ ئەمە بەرن چونکە یاساکە تهدیدی کردووە ئەمە لە ڕووی یاسایەوە لە ڕووی مافیشۆ مەسەلەن ئێستا بینین حکوومەتی هەرێم جیاکاریەکە لە ماف لە بینی پارێزگاکان و لە بینی فەرمانبەران ئەوێ ئێستا لە بەرزکردنەوەیەکی مەرجدار و دیارە هەمومان نەزانین لە بەڕێوەبەرێکی گشتیوە هەتا ئەگاتە بە مەسول بەشێک هەمووی حیزبیە ئەوانەیانەوێت لە ڕێگەی ئەمانەوە تهدید بکەن مەسەلەن کێ فەرمان بە کێ شمولیەکە کێ شمولی ناکە و ئەمەش بەڕاستی ینی ئێمە ڕەدیەکەینەوە ئەگەر قەرار بێ و ئەبێ بیشکرێ ئەم شتە لە بەرزکردنەوە هەبێ ئەبێ بۆ هەموو فەرمانبەران بێ و دیارە مەسەلەن ئەوان بۆ خۆیانیان کردو ئەوانەی کە سێسەرۆکایەتیەکە کردویانە ئەوانەی کە چڕنوکدارن بۆ خۆیان ئەوانیان کردووە ماوەتۆ سەر فەرمانبەرانی مەدەنی کە ئەوان وازانن ئەم بێدەنگی فەرمانبەران تا حەدی خۆیان ڕوا بەس ناڕوە. زۆر سپاس دەکەم مامۆستا سلمان وەنیە مامۆستا پشتیوان دێنە لای بەڕێستان جەنابتان چی هەیە لەم بابەتە ئەگەر وڵای ئەوە پێشەکی دەستخۆشی بۆ بەڕێستان بەڕاستی کێشەکان زۆرن کە کێشەکان زۆرە چۆن ئەڵێ لایەنێکی پەیوەندیدار نییە دیراسەکردن ئەمیشەکەوێتەوە سەر حکوومەت ئەبێ دیراسەیەکی وردی ئەم وەزع بکە بەڕاستی کە ئاوا پلە بەرزکردنەوە ناکرێ یاخود موچەتە ئەخیر ئەبێ فەوزار ڕوئەیە کە فەوزار ڕوئەیە یاخود کێشە دروست ئەبێ پەنابرێ بۆ خۆ پیشاندان ئێمە ئەبێ لەوە بگەین کە خۆ پیشاندان کارەساتە بەڕاستی ڕوویە بەڵام بە ناچاری ئەکرێ کە خۆ پیشاندان ڕوئەیە ئەبێ حکوومەت خۆی هەڵسێبەوەی کە ئەم خۆ پیشاندانە ڕوونیات بەڕاستی نەگاتە کاتی خۆی ئەمەش بەچی ئەکرێ کە خەڵک دەم ئەکاتەوە پێش ئەوە بزانی پلانتە بێ بەرنامەوە بێ خەڵک داوای چیەکە داوای مافی خۆی ئەکا داوای حەقەکە ئەمیش لە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران یاخود موچە دواکەوتن ئەگەر بێت و ئەمانە بکە کەس ناچێتە سەرجادە بەڕاستی یعنی خەڵک لە ماڵی خۆی دانیشێ بە موچەی خۆ یاخود بە ژیانی خۆیەوە خەریک ئەبێت دوایەوە ئەگەر بێت و خۆ پیشاندانی ڕوو بە کارەسات ڕۆیە بەڕاستی ئەمانەی لەم حزبانەی دەسەڵاتیشن یاخود لە دەسەڵاتیشە هەمووی دۆست و ناسیا و ئازیزی ئێمن ئەگەر کەسی یەکەممان نەبێت دووەمانە دووەم نەبێت سێمە بەڕاستی
چی لەوان کەسێ بریندار بێ گیان بسپێرێ یاخود لە ئێمە بێ بەڕاستی من هەر بەیەکشت ئەیبینم بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێم کە ئەڵێ یاسا سەروەرە بەڕاستی دەستەیەک هەبێت یاخود دەستەی نەزاهەیە وەزارەتی دارایی و ئابوووریە بەڕاستی چۆن ئیشی کردووە بۆ وەزارەتی پێشمەرگە پلە بەرزکردنەوە هەیە لە سێ سەرۆکایەتەکە هەیە ئەبێ کارێک بکە لە ناو فەرمانبەرانیش چونکە ئەوەی پێویستی بە موچە و بە بژێویە چینی خەڵکی خوارەوە مامۆسا و فەرمانبەر و موچە خۆر نەوەک ئەوانەی کە موچیان باڵایە دەرماڵەیان زۆرە بەڕاستی تۆ لە سەرەتاوە دەست پێ بکەیت ئەگەر بێت و تۆ بتەوێ ئەم خەڵکە بژێنی ئەبێ بەڕاستی تۆ لە ماڵی خۆتەوە دەست پێ بکەیت ئەم خەڵکەش هەموو خەڵکی ئەوانە بەڕاستی ئەگەر هاتپایەوە ئەم خەڵکە شۆڕژێر و قارەمان و ڕۆشنبیرە نەبووە ئێستا ئەمان هەر لەم شاخانە شۆڕشیانە کرد و بەڕاستی ناهاتنە ناو شار من بەزەین بۆ خەڵکایەتەوە کەسێ فەرمانبەرێ یاخود مامۆستایە ناتوانێت پاسکی لێ بۆ مناڵەکەی بکڕێ ناتوانێت زۆر شت هەیە دابینی بکە کرێ خانوەکەی ناتوانێت با مناڵێکی نەخۆشە ناتوانێت بەڕاستی چارەسەر و عیلاجی بۆکە بەڵام لە هەمان کاتە ئەیبینی لە فەیسبوک بڵاو بێتەوە ئەیبینی وڵا ئەمە سیارێکی درعی کڕی بەمەنە دەفتەر دۆلارە یعنی خەیاڵیە پارەکان سەگێکی کڕی بەوەنە دەفتەر دۆلارە سعاتێکی دەستی کڕی بەمەنە دەفتەر دۆلارە باشە ئەم پارە لە کوێ هات ئەی خۆ گەر ئێمە بڵین پارەنیە پارەنی ئەبێ بۆ هەموو شتێک نەبێ بەس بۆ ژیانی فەراهەت و ڕەفاهیەت هەیە بەڵام بۆ ژیانێکی خۆشگوزەرانی خەڵک نییە کە حەقی خۆیەتی بەدەستی بکە زۆر سپاس بەڕێزی مامۆستا نەبەرد دێمەوە لای جەنابتان ئێوە کە داوای با بڵین دەستپێکردنەوەی ئەم پرۆسەیەکەین پلە بەرزکردنەوەی مامۆسایان و فەرمانبەران ئەو ماوەی کە ڕۆشتووە لی دەبورن لی دەگەڕێن دەست پێ بکەینەوە چۆن دەست پێ بکەینەوە وردەکارێکی چییە ئەگەر زەحمەت نەبێت وڵا بەتەکیید ئەویش هەمان شێوەک و پاشەکەوت کە بە پاشەکەوتێکی زۆرمان لە لای حکوومەتە 12 موچەی تەواومان لەگەڵ 36 ڕبع موچەیە لە لای حکوومەتە ئەمیش بە هەمان شێوە ئەو ماوەی کە لە لای بابڵین نەدراوە ئەچێتە سەر پاشەکەوت ئەمە قەرزێکە وەک کوردواتەنی ئەڵێ قەرز کۆ نەبێ بەس نافێمە چاومان لەوەیە بەڕاستیمانتان بەوە هەیە کە نافوتێ لەم وڵاتەیە وەڵاهی لەم وڵاتەیە بەڕاستی بەداخەوە تاکو ئێستا ئەوەی کە کراوە بینیومانەکە زۆر شت فەوتاوە یعنی ئێمە داهاتوومان فەوتاوە ئەمڕۆمان فەوتاوە نەک داهاتوو تۆ هیچ نەبێ داهاتوو جارێ ڕوون نییە بەڵام ئەمڕۆمان فەوتاوە ئێمە لە ژیانێکی فەوزایان لە ژیانێکی نامستەقڕین لە ژیانێکی تۆ حکوومەت ئەرکی چییە ئەرکی سەرەکی حکوومەت دابینکردنی ژیانێکی هاوسەنگە ژیانێکی ئەمینە ژیانێکی خۆشە دابینکردنی مافەسەرەتایەکانە هیچ شتێک لە هیچمان نبینیوە بەڵام بە تەکید ئەمانەیش لە بەرنامەی کاری ئێمەیە ئەبێ بەردەوام ئیشی لەسەرەکەین لێ بێ دەنگ نابین لە مافەکانی خۆ زۆر سپاس کە مامۆستا عادل ئێوە بۆچی هەڕێگاری سەر شەقامەگەر نەبەر لە دەرگای ترتان داوە لە حەلی ترتان داوە چوزانم وەفدێکتان نوێنەرایەتیتان بچێت لەگەڵ وەزارەت و تەنانەت خودی ئەنجومەنی وەزیرانیش یان سەرۆکی هەرێمە چوزانمەوە و دەسەڵاتانی کە لێرە لەم هەرێمەیە هەن ئێمە کە لە ساڵی 2014ەوە لەسەر شەقامین هەموو ڕێکارانی کە بەڕێز ئاماژە پیاوە لە دەرگامانداوە هەم لە دەرگای حیزبە سیاسیەکان و هەم لە دەرگای ئەنجومەنی پارێزگا و دواتر بۆ وەزیرەکان وەزیری پەروەردە وەزیری دارایی و دواتر لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دووجار لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە و کات نیشیفان بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو لەگەڵ ئەوە باسیەم کێشانەمان هەمووی کردووە لە هەموو دەرگاکانمان داوە چۆنێتی چارەسەرکردنی مەوزوعەکەی بێگومان ئەوان کۆمەڵی پاساوە هێنەوە کە و پاساوانە لە ئێمە هیچی باوەڕپێکراو نیە چونکە ئەو کات پاسای ئەوانە بوو کە داهات نیە ئەو کات و ئێستاش ئێمە بڕام بەوەنێک کە لە هەرێمی کوردستانە کێشەی نەبوونی سیویلە و داها دەبێت کێشێمە بە هەدەردانمان هەیە کێشەی کۆمان هەیە کۆمەڵێک کەسی کە ئیدارە نازان خراپ ئیدارە ئەیان ئەوان ئیداری ئەم هەرێمە ئەیان بۆ ئەم هەرێمە قالار ڕۆژوەنگینا سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانە زۆرن و پارێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام کۆمەڵێک بەرپرسی نابەرپرس کە تەحمولی پرسیارەتی ناکەن و ئەمە ئەیبینی بە چای خۆمان وڵاتانی نەوتی و وڵاتانی کە داهاتیان زۆرە لە
دراوسێمانە کایبینین چۆن بە نەوت بە داهاتی نەوتی خۆشگوزارانیان بۆ وڵاتەکانی خوانە فەرهەمێناوە بەڵام ئەممان کە 20 ساڵە بە پاساوی نەبوونی کەمە ئاماژە بکەین کەمان 20 ساڵە نەوت دەردەبیانێت لە پاساوی نەبوونی داهاتەوە ژیانی لەگە چۆسێنەوە و لە ڕوویە حکوومەت هەرێمی کوردستانە هاوڵاتیان هەرێمی کوردستان گرنگ نین ئەوەی گرنگە کۆمپانیەکانن سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە شانازیەوە لە دیدارەکانە باسیەوە کە 2 ملیار دلاری کۆمپانیەکانیان داوەتەوە بەڵام ئامادەنین 2 دیناری هاوڵاتیان بنەوە ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە کۆمپانیەکان لای ئەوان گرنگترن لە هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان موچەخۆران لە هەرێمی کوردستانە بە هاوڵاتی پلە 2 سێرەکرێن ئەوەی کە بە هاوڵاتی پلەیەکە من حەزەکەم ئاماژە بێشکەم زۆر جار ئەوتری ئەمە یاساییە یاخود ڕێکارێکی دروستە ئەگەر باسی ئەم پلە بەرزکردنەوەی کە ئێستا ئایانێ بیکەن باشە گەرەمەە باشە بۆ سەرۆکە بۆ سێ سەرۆکاتیەکە بۆ ئەوان باشنی ئەگەر باشە بۆ هێزە پێشمەرگەکان و دەستگا ئەمنیەکان باشنی ئەگەر باشە بۆ خۆتان باش نییە تەنها فەرمانبەری مەدەنی و لەناو فەرمانبەری مەدەنیشە ئەو فەرمانبەرانەی کە زۆترین ئەرکیان لەسەرە بۆیە ئەم کارە پێویستە هاوڵاتیان هەرێمی کوردستان موچەخۆران لە قەبارەی ئەم زەرەرە تێبگەن کە لە ئایندا لیانەکەوێت کۆ لە ئێستادا ئەیدەن بە کورتی ئەگەر بڵێم کۆتا قسەم ڕاگررتنی پلە بەرزکردنەوە هیچی کەمتر نییە لە پاشەکەوت و لە هەموو ئەو ناوانەی بۆ دزینی موچەی موچەخۆران داهێنران بەشێکی تەواوکاریە بۆ ئەو ستەمکاریە بڵێ مامسا محەممەد دەوترێت لیژنەی بۆ پێکێنراوە بۆ دیراسە و چوزانم ئێوە هیچ ڕاوێشتان پێکراوە چوزانمیان ئاگاداری ئیشی ئەو لیژنەیە هەن بەکوێ گەیشتووە ینی هەر خۆمان لەگەڵ دەسەڵاتی کوردیە پێشینەیەکمان هەیە و لە ڕابردوو شازان هەشتێکاوێ بە لیژنەیانی فت ئەومانایە ئەزانی بۆ چونکە ئەگەر تۆ ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان لەبەرەوەی 2 کابینێ بودجەی نییە میزانی نانێتە پەرلەمان خۆی نایاساییە چۆن لەگەڵ ئەمە مامەڵە ئەەکەی دەسەڵاتی کوردستان دەسەڵاتێکە جۆرێکە لە ئەو پۆلیسیەی کە بە هەموو جۆرە خەریکی چەسانەوەی میلەتەکەیەتی جگەل لەو کەسانی کە خۆی پێویستی پێێتی چونکە ناکرێت تۆ بە من بڵێ من ئەندازیاری ئاوادانی من ئەندازیاری ڕاپەڕینم من ئەندازیاری ئاوادانکردم ئەی چێ ئەندازیاری وێرانکردنەکەیەتی چونکە تۆ ئەگەر بتوێ مناڵک پەروەردە بکەی پێویستە بە 3 بنەمایە وەکو سۆشیال میدیایەکی تەندروست خێزانێکی تەندروست ناوەندێکی معریفی تەندروست ئەمان هاتون هەموو کۆمەڵگیان ناوە بەیەکە هەموو چینەکانە ناوە بێکە خۆیان سێرەکەن بۆ لەبەری دەست حەزی لە بازاری شێواوە ئەمەی کە ئەگرێت جگەل لە بەهەدەردان جگەل لە تاڵانیکردن بە سەروەت و سامان و کەرامەت و شعور و شوناس و هەموو بەها کۆمەڵاتەکانی کوردستانەوە هیچ شتێکی تر نییە ئەوان وەفان بۆ پێشمەرگەدیلەکانی لای داعشنە و چۆن وەفان بۆ ئەم میلەتە دڵسۆزە ئەبێ لە کاتێکە بە هەموو جۆرەکان خزمەتی پێشمەرگە و سەرکردایەتی کوردی ئەو کاتە و هەموو جۆرەکانی بڵین دەسەڵاتی کوردیان کردووە ئەمە وەفاکانەکە ئیدەنەوە بە موچەخۆران بە تایبەتی بۆ مامۆستان و فەرمانبەران ڕاشکاوانە بکەم بە کورتی وەڵامم بڵێ ئەگەر ینی شتێک واقع هەیە دەبەری زۆن و زرد و تەنانەت سەرکردە سیاسیەکان حیزبەش ناوی ئەهێنن ئەمە شتێک نییە تەنها ئێمە باسی بکەین ئەگەر واوان دانابێت کە حکوومەتێکی زۆنی زرد زۆر مهتەم نییە بە شەئونی زۆنی سەوز یان بە داواکاری فەرمانبەران و توێژی مامۆستایان وەزیری خوێندنی باڵا لەم زۆنەیە ئێوە ئەگە قسەتان لێگرتی بێ یان پەیامتان پێگەیان دەبێ هەڵەوێستی چێ لەسەر ئەم مۆزوع ئێمە ئەبێ شتێکی واقعەکەتی بگەین هەموو دەسەڵاتەکان لە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی داکۆکیکردنی هەیە ڕاستە داکۆکیکردنی هەیە بەڵام هیچ وەزیرێک لەناو ئەنجومەنی وەزیران هیچ سەلاحەتێکی نییە ئەگە سەلاحەتی هەبوایە وەزیرەکان ئەم دۆخە بەمە ناگەیشت چونکە تۆ ئەگەر هەر هیچ نەبێ ئەتوانێت وەزیری خوێندنی باڵا دەست لە کار بکێشێتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بڵێ من دەست لە کارە کێشمەوە لە بەرەوەی ناتوانم کێشەی موچەخۆرانی سنووری دەڤەری سەوز چارە سەرکەم یا دەڤەری زەر چارە سەرکەم بۆیە ڕای گشتی هاوڵاتیان مامۆستایان فەرمانبەران ئەوە من دەستم لە کار کێشە بە هەڵوێستێکە بێ تاوەکو ئێستا نەمانتوانیوە وەزیرێک نەمان بینی وەزیرێک دەست لە کار بکێشێتەوە بەڕێبەری دەست لە کار بکێشێتەوە لەبەرەوەی بڵێ من توانای ئیداریم نییە یا توانای سەلاحیەتی بڕیاردانم نییە چونکە لە ناوەندی بڕیارە جیاوازە وەک لە ناوەندی تەنفیزی چونکە ئێمە بیرمان نەچێ هەموو وەزیرەکان بە هەموو ڕەنگەکانەوە تەنها لە ناوەندی تەنفیزیان لە ناوەندی بڕیارانێن لاوەندی بڕیار دوو کەسن ئەنجومەنی وەزیران سەرۆکەکەی و جێگرەکەی بەڵام لە کاتی ئێستا لەبەری حکوومەتی هەرێمیستان دوو کابینە میزانەی نییە ئەنجومەنی وەزیران خۆی نایاساییە ئیجاگەر تۆ حکوومەتێک نایاسایی بێ ماوە بەسەرچوو بێت چۆن مامەڵی لەگەڵاکەی بۆیە بێ فشارەکان بەردەوام بێ بەڵام پێویستمان بە هەڵوێستی مامۆستایان و فەرمانبەرانی دەڤەری زەرد هەیە بۆی ئەم بڕیارەستەمکارانەیە جێبەجێ نەکرێت زۆر سپاس بمبورن ئەگەر بچمە لای مامۆستادانە لە دەڤەری هەڵەجا نێنەرەتیەوان کۆتا قسە ئەو بیکە
مامۆستا دانا وەکو هەڵەیە گەر سلێمانی جارێک زڵمی لێکرابێت دەڤەری هەڵەبجە دوو جار خەریکە زڵمی 4 جار ئێوە لەوێەوە دەنگتانەگاتە هەولێر ئیدی پێت وایە سەرەتای کۆتایی ئەو بابەتەیە ئێمە قەنەعەتمان وایە دەنگ باشە گاو گەیشتوشە پێشتر بەڵام ئەکرێ بڵێن پشت و پەنامان لە دەسەڵاتانە بەڵام وەک خەڵکی هەولێر و دۆک و زاخۆش ئاکرێ بەقەت خۆمان دڵسۆزی هەڵەبجەن و بەقەت خۆمان دڵسۆزی ئەم خەڵکن کە ئەم سنەمەی لێکرێ بە دڵنیاییەوە ئەو دۆخەی سەپێنراوە بە سەرمانەوە لە ڕێگای ئەم جۆرە لە دەسەڵاتەوەم تایپە لە دەسەڵاتەوە دروست بووە ئەمە جۆرێک لە شێواوی دروست کردو زانی وێنەکە بەو شێواوێ بەس لە بنەڕە تا کۆمەڵگەی کوردی هەمووی وابەستەی یەکە ئەوە بە دڵنیاییەوە هەڵەبجە ماندووترینە و پراوێز خراوترینە بەڵام تووڕەترینیش و تەسەورەکەم تا ئەندازەیەکی باشە گەر هۆشیارترینیش نەبێ زۆر هۆشیارەوە هەر بۆیە حیزبی دەسەڵات لەو سنوورە ئەمساڵ یعنێگەر کۆی دەنگدەران حسابکەی لە سا 6 دەنگیەناوە ئەمە ئەو پەڕی دەرخەری هۆشیاری خەڵکەکەیەتی کەوا توانیوەتی سزای ئەو دەسەڵاتانە بنکەوا سزایانەدا و ئێمە بەردەوامە بین پشت بەخواوە فەرمانبەران مامۆسایان کارمەندان یان بڵێن کەوادیری زانکۆیی لە مامۆسا و لە فەرمانبەر بە کۆی دەنگ لەسەر ئەم بابەتە ڕۆین و سوورین هەتا کۆتایی و بە دڵنیاییشەوە ئەو مەرامەی کە هەیەیانە دواتر بە حساب ئەو لیژنەی جەناب و ئاماژە پێکرد تاوتوێی ناکەن نە ئامادەکاری بۆکەن بە پێی ئەو زانیارانەی ئێمە لامانە ئەمە معلوماتە ئامادەکاری بۆکەن بۆی بخرێتە ناو پەرلەمان و بکرێ بە یاسا و یاساکەی پێشووی پێ هەڵۆشێنەوە یا بڵێن تعدیلی بکەن پێی ئەمەش هەرگیز ڕێگە پێدراو نییە بە دڵنیاییەوە ئەگەر دەست برا بۆی بە یاسایی بکرێ خەڵکی ئەولێر و دۆکیش هەڵ ئەسن ێستا ئەمەلێکیان هەیە ئەم جوڵانەی ئێمە بیخاتە سەر پێی خۆی و پلەبەرزکردنەوەی یاسایی و ئاسایی بکرێتەوە بۆ سەرجەم فەرمانبەران بە بێ جیاوازی و ئەو زوڵمەی چەندین ساڵە لێمان نەکرێ کۆتایی بێت چاوەڕێی ئەمەیەکەن کۆتایی بێت بەس ئەوان بێهیوا ببن لەوە بە دڵنیایەوە لەوێش خەڵک هەڵەسێەوە دۆخەکە شتێک نابن بەڵێ تانەگەنە ئەنجام بێدەنگ نابن بە دڵنیاییەوە ئومێ دەکەین هەندێک هەنگاوی نەرممان هەڵناوەوە لە ئامادەکاریان بۆ هەندێک هەنگا و چالاکی جۆرا و جۆر بەڵام هیواداری نەگاتە ئاستی خۆپشاندانی توندوتیژ نەگاتە ئاستی پەکخستنی سەرجەم دامەزراوەکانی حکوومەت لە هەموو زۆنەکان زۆر سپاس من دووبارە سپاسی میوانە بەڕێزەکانمەکەم لە هەڵەبجە و گەرمیان و سلێمانی بەڕێزان مامۆستا نەبەرد ئەحمەد لە گەرمیان عادل حەسەن لە سلێمانی محەممەد ڕەسوول لە وەزارەتی خوێندنی باڵادیسان لە سلێمانی مامۆستا نەسرین لە سلێمانی مامۆستا پشتیوان ئیسماعیل لە سلێمانی مامۆستا سلمان محەممەد عەبدوڕەحمان دیسان لە هەڵەبجە مامۆستا جەبار کاک جەبار نەجیب نامدار فەرمانبەر دانا عەبدول مامۆستا لە هەڵەبجەوە بەخێر بێن دووبارە بمان بورن تۆزێ بارانی ڕەحمەتیش لێدان دیسان هەر بمان بورن بینەرە بەڕێز خۆشەویستەکان سپاسی ئێوەشەکەن کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بەڕێزان لە فامیلی مۆڵ لە سلێمانی کە دەرفەتیان پێدەین لە باخچە جوانەکەیانە بەرنامەکەمان پێشکەش کرد سپاس.